لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامدا مامۆستایان دەڵێن پەیام هەمیشە لە ناو خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەراندا بووە و بوێرانە دەنگی شەقام و خەڵکی گەیاندووە. پەیام هەمیشە لە ناو شەقام بووە و لە پەیامی خەڵکی گەیاندووە ناوەکەی خۆی لە خۆیەتی پەیامی ناڕەزایەتی و پەیامی داواکاریەکانی مامۆستایان لەگەڵمانە بووە لە سەرەتای دروستبوونی خۆپیشاندانەکان و دەستپێکردنی خۆپیشانە ڕۆژانە ڕووماڵێکی تایبەت دەکات و ڕووماڵێکی چڕوپڕەکات بۆ داواکاریەکانی مامۆستایان. ئێمە وەک مامۆستایان سوپاسان دەکەین، دەستخۆشتان لێکەین ئەگەرچی ئیشی خۆتانە، ئیشی میدیا ئەمە ئیش ئاسڵەکەیتی گەیاندنی پەیامی خەڵکە، بەڵام ئەبینین لێرە و لەوێ پەیامی میدیای ترە بینی جۆرێ لە چاواشەکاری و جۆرێ لە مواتەڵێتیا بە ئیشەکانی مامۆستایان و بە کارەکانی فەرمانبەران بە عام و مامۆستایان لە زمنیا، بەڵام پەیام خۆشبەختانە تا ئێستا پیشەیانە و بوێرانە توانوێتی دەنگ و سەدای شەقام بگەێنێ لەگەڵ مامۆستایانە بێ. تا چەند کەناڵەکان لە ناویاندا تا چەند بیر لەوەکەنەوە کە هەواڵەکان وەک خۆی بگەێنن و بێلایەنیان پێوە دیار بێ. خۆشبەختانە ئەمە بۆ پەیام ئەتوانم من شایدیەوەی بۆ بدەم کە بینەرێکم و زۆر جار گوێ بۆ هەواڵەکانی پەیام بگرم. ئەلبەتە بە حکمی کار و چالاکیەکانی خۆمان ئێمە من ینی گوێ بۆ هەموو کەناڵەکانە بێ بگرین و چاودێری هەموو کەناڵەکانەکەین، بەڵام کەناڵی پەیام کەناڵێکە کە ئەتوانم مستاقیەتی خۆی پاراستووە، گرنگی بە ڕازگۆیی و گرنگی بە کار و چالاکی هاوڵاتیانەدا کەمە جێگەی دەستخۆشیە و تا ڕادێکی باش توانیوێتی لایەنداری حیزبی لە خۆی دوور خاتەوە، هەرچەند خۆ کەناڵەکە سەر بە حیزبێکی دیاری کراوە، بەڵام ئەوە زۆر گرنگە کە توانیوێتی ڕازگۆ بێ لەگەڵ پەیام و بەرنامەکانی خۆی. پەیام بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی شوناسی خۆی پاراستوو بێ جیاوازی لەبەری خەڵک و ستەم لێکراوان بووە و هاوشانی چین و توێژەکان لەسەر شەقام دەنگ و ڕەنگی جیاوازی گەیاندووە. بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام هەر لە دامەزرانی 16 ساڵ پێش ئێستاەوە هەتاوەکو ئەمڕۆ جێگەی شانازیەوە جێگەی دڵخۆشیەوە ئومێدمان هەیە باشتر چاکتر بە بڕوتینێکی فراوانتر و بەهێزتر لە ساڵانی ئایندەش بەردەوام بێ. بە دڵنیایەوە پەیام توانیوێتی ئەو پەیامەی کە بۆی دامەزرابی گەیەنێەوە دەنگی ناڕەزایەتی بەردەوام لە شەقامە لە ڕێگەی پەیامەوە بگاتە دەسەڵاتداران و کاری خۆی کردووە، کاریگەریشی هەبووە. خەڵک بە شێوەیەکی گشتێتوانم بڵێم بەم کەناڵە دڵخۆشنەوە بە کەناڵی خۆیان یازانن بە دڵنیایەوە. لە ماوەی 15 ساڵی کەناڵی ئاسمانی پەیام دەنگێکی زیندوی خەڵک بۆ وێنای ئۆپۆزیسیۆنی ڕەسەنی کردووە. هاوکات مینبەری خەڵکی مافقرا و ناڕازی و دەنگی شەقام بووە و داکۆکی لە پرەنسیپە نەگۆڕەکانی خۆی کردووە کە بەهێزکردنی بەرەی دادگەری و دژە گەندەڵیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.